نازنین من چون دوێنێ هاتووینەوە دوێنێش بانی بەیانەکەی لێ ڕاوەڕەکەی دەنەڵاسێش چەندە؟ ڕژی ئەو هاوڵاتیانەی کە گەیشتونەوە ئیستقبالمان کردوون لەسەر 650 کەسە 404 کەسیان تقریبان لە سۆران و ڕواندزن باقی دیکە لە هەولێر و لە شەقلاوە ئەوەی لە خەتیمە باتون کە احتیمال لێ لە هەولێر زیاتریش بن بەڕێگای فڕۆکەخانەش کە دێنەوە ئەوانی شەر دەخرێنەوە ژێر چاودێریەوانەی لە ئێران دێنەوە ئەوەی لە خەتیمە هاتوتەوە لە سەروی 650 کەسە چەند شوێنێکمان دیابین کردووە دووتێ لە سۆران لە بێخار لە جندیان و لە شەقلاوە لە شوێنەکان دیکە لە حاجومەرانیش پاشەوەی کە پێشوازەکردن بە سیارەی تایبەت ڕەوانی ئێراکردن تیمی تەندروستی ئامادە کراوە لەگەڵەوانە تیمی تایبەتی سەرپەرشتیانەکە بۆ نەخۆش قسمێک لەوانە نەخۆشن ینی بەڕاستی بۆ نەخۆشی نەتەیرانی خەردەناویاندا هەیە کە هاتین و بە سزمانە سەرەتانیان هەیە ئەوە حاڵەتەیە دوێمە ئەوانشمان خستونە زۆر چاودێری دکتۆری تایبەتی و اختصاصی خۆیان بۆی کە ڕنگدانیان بەسەر نەخۆشەکانی دیکە تا لەسەر نەبی.